ڕۆژتان باش سپێدە باش ئەمڕۆژ کاتژمێر 7 تەواو هاتینەوەلاتان بۆ پێشکەشکردنی بەرنمێکی نوێی ڕۆژ باش بۆ هیوایم لە هەر شوێنێک بینەری پرۆگرامی ڕۆژ باشن و بینەری کوردستان 24ن کاتێکی باش و خۆشتان هەبێت لەگەڵمان بن بۆ یەک گوێبیست و بینەری هەموو ئەو بەرگە و بابەتانە بن کە ئێمە ئامادەمان کردو. کوردستان پڕە لە کەسانی دەستڕەنگی جا لە هەر بوارێکدا بێت کەسانێک هەن کە لە پیشەکەی خۆیاندا لە کارەکەی خۆیاندا هێندە قاڵ ئەبنەوە کە ئەتوانن چەندین داهێنان بکەن. ئێمە ئەمڕۆ تەوەری بەرنامەکەمان تایبەت کردو بە جوتیارێکی نمونەیی لە هەولێر کە بزانین ئەو جوتیارە نمونەیە چ جیاوازیەکی کردووە لە بەرهەمە خۆماڵیە کوردیەکانە و ئەو بەرهەمانەی کە ئەو هەیەی جیاوازی چیە لەگەڵ ئەوانەی دیکە. جگەلەوە بڕگە و بابەتی دیکەشمان بۆ ئامادەکردوون بەڵام دەستپێک بە کورتێک لە هەواڵە ناو خۆی گیانەکان دەبێت و دواتر بەردەوامە بین. شەپۆلێکی خۆڵبارین عێراق دەگرێتەوە و پێشبینی ناکرێت کاریگەری لەسەر هەرێمی کوردستان هەبێت. دەستەی کەژناسی و بوومەلەرزەزانی عێراق بڵاوی کردەوە پێشبینی دەکەن لە دوای نیوەڕۆی ئەمڕۆوە شەپۆلێکی چڕی خۆڵبارین لە بیابانەکانی سعودیەوە ڕوو لە عێراق بکات و خێرایی باش دەگاتە نزیکەی 90 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا. ئاماژەی بۆش کردووە شەپۆلەکە زیاتر پارێزگاکانی بەسڕە و واست و میسان و زیقار دەگرێتەوە. هاوکات بەڕێوەبەرەتی کەژناسی و بوومەلەرزەزانی هەرێمی کوردستان ڕایدەگەێنێت پێشبینی دەکەن کاریگەری ئەو شەپۆلی خۆڵبارینە لەسەر هەرێمی کوردستان لاواز بێت. ناوەندی ئەفرین بە 9 گول لە تۆپ باران کرا. سەرچاوەیەک لە ئەفرین بە کوردستان 24 ڕاگەیان 9 گول لە تۆپ لە ناوشاری ئەفرین کەوتە خوارەوە. بە گوێرەی زانیاریەکان 18 کەس گیانیان لەدەستداوە و 35 دیکەش برینار بوون. میدیای هەسەدا ڕایگەیاندووە سوپای تورکیا و گروپە چەکدارەکانی سەر بە تورکیا گوندی تەقیەیان لە ناحیەی شێراوای ئەفرین تۆپباران کردووە. فەرهاد شامی بەرپرسی ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دیموکراتیش هەسەدا ڕەتی کردەوە کە هێزەکانی ئەوان ئەفرینیان تۆپباران کردبێت. لە پارێزگای بەدلیسی باکووری کوردستان بەهۆی بوونی گەریلاکانی پەکەکە لە 35 گوند قەدەغەی هاتوچۆ ڕاگەیاندرا. پارێزگاری بەدلیس ڕایدەگەنێت لە 35 گوندی سنووری پارێزگاکە بەهۆی بوونی گەریلاکانی پەکەکە قەدەغەی هاتوچۆ ڕاگەیاندراوە. پارێزگای بەدلیس ڕاشی دەگەنێت پەکەکە خەریکی دانان و نۆژەنکردنەوەی سەنگەرەکانیەتی. نوێنەری ئێران لە دانوستانەکانی ڤیەنا ڕایدەگەێنێت پێشبینی ناکەن ئەم هەفتەیە لەبارەی پرسی ئەتۆمی بگەنە ڕێکەوتن. عەباس عێراقچی نوێنەری ئێران لە دانوستانەکانی ڤیەنا ڕایگەیاند ڕەوش لەگەڵ ئەمریکا ئاڵۆزە و پێشبینی ناکەن لەم هەفتەیەدا بگەنە ڕێکەوتن. ڕاشی دەگەێنێت پێشکەوتن لە گفتوگۆکاندا وەک پێویست نییە. هاوکات نوێنەری رووسیا لە دانوستانەکانی ڤیەنا ڕایدەگەێنێت پێشکەوتن لە دانوستانەکان هەیە بەڵام هێواشە. سعودیە ساڵتەنیا ڕێگە بە هاوڵاتیانی وڵاتەکەی دەدات حەج بکەن. وەزارەتی حەج و عومرەی سعودیا ڕایگەیاند بەهۆی ڤایرۆسی کۆرۆنای نوێ ئەمساڵ ڕێگە بە هیچ هاوڵاتێکی بیانی لە دەرەوەی وڵاتەکەمان نادرێت فەریزەی حەج جێبەجێ بکات. ڕاشی گەیاند ئەمساڵ تەنیا ڕێگە بە 60,000 هاوڵاتی ناوخۆی سعودیە دەدرێت فەریزەی حەج جێبەجێ بکەن بە مەرجێک تەمەنیان لە نێوان 18 بۆ 65 ساڵی دابێت و نەخۆشی درێژخایەنیان نەبێت و ڤاکسینی دژە کۆرۆنایان وەرگرت بێت. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن. بە بەشداری دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوەی زیاتر لە 30 وڵات 23مین پێشەنگەی نێودەوڵەتی کتێب لە بەغدا کرایەوە کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنای نوێەوە پێشەنگاکە بۆ ماوەی 2 مانگ دواخراوە و نزیکەی 600 دەستگای چاپ و بڵاوکردنەوەی ناوخۆیی و بیانی لە پێشەنگاکەشدا بەشدار بوون. بڕیاریشە تا 10 ڕۆژ بەردەوام بێ.
ڕەوشنی ئەمنی توند لە پێشەنگاکە گیراوەتە بەر و هاوڵاتیانیش بە گرنگی پێدانی زۆرەوە سەردانی پێشەنگاکە دەکەن. بەڵێ وەکو لە سەرتاشەوە ئاماژەم پێکرد کە ئەمڕۆ باستێواکەین یاخود میوانداری جوتیارێکی نمونەیی دەشتی هەولێرەکەین کە چەندین جۆر بەرهەمی کشتتوکاڵی ناوازەی بەرهەمهێناوە. لەوانە شووتی ناوزەرد بەتامی هەنگوین و شووتی دووڕەنگ. جوتیارەکە ئەگەرچی خاوەنی بستێک زەوی کشتتوکاڵی نییە، بەڵام توانیوێتی دەیان بەرهەمی جیاواز لە زەویەکانی ئەو زەویانەی کە بەکرێ چاندوێتی یاخود ئەیچێنێت وەک خۆشیەڵێ کاتێک هۆڵەندی و ئەمریکیەکان سەردانی کێڵگەکەیان کردووە سەرسام بوون و داوایەکیش لە سەرۆکی حکوومەتە کات بە بێکەوە ببینین. ئەم جوتیارە نمونەیەی دەشتی هەولێر چەند شووتێکی جیاوازی ناوزەردی بەرهەمهێناوە. ئەگەرچی ڕەنگی شووتیەکان جیاوازن، بەڵام تامیان لە سوورەکە شیرینترە. ئەمە جۆرەکە لە شفتی زەردەکان لە ڕەنجی و قەبارەکەی ئەوەشیان زۆرشکەیە. ئەمە تاکە شفتیە. حەز دەکەم یعنی بە جوانی با بیبینی ئەمە تاکە شفتیە لە زەردەکان. ئەوە لۆ ساڵی دابێت و لۆ ساڵشکە بۆ خۆم ئیشی لەسە دەکەم. ئیشاءڵڵا هەتا ئێستا زۆر بە سەرکەوتووی هاتیەوە بەرهەمەکەمان نێزیک بووە شفتیەکەمان چەند زۆریت کەشمان هەیە لە ڕەنگەکەی بەخۆی چار زۆرمان هەیە شفتیە زەرد. شەونوخونی زۆری دیوە بۆ پێگەاندنی شووتیە ناوزەردە تام شیرینەکە. هێندە بەرەمەکەی لا خۆشەویست بوو هەر کاتێک شووتێکی دەشکان دەیگوت وا دەزانم جوانەگایەک سەردەبڕم. ئەوە یەکەم جارە ئەو شتێک کە باسکەم کە پیشانیشیشی دێدەم یەکەم جارە حەز دەکەم یانی بە دنیایەوە با خەڵک با بیبینی قەیدی نییە. سۆر و زەردە سۆر و زەرد بیبینە ئەوە هێشتا دە ڕۆژی مایە پێ بگە سیرکە پیستەکەی ئەو مەسافەیە چەند قەیمە چەند خۆڕاگر دەبی. بەرهەمی ئەم جوتیارە کڕیارانی ناوخۆ و دەرەچی سەرسام کردووە وە خۆی دەڵێت هۆڵەندی و ئەمریکیەکان چەند جارێک سەردانیان کردووە، بەڵام لە کوردستان بێ پاڵپشتیە. جوتیارە نمونەیەکەی دەشتی هەولێر سەرڕای ئەوەی چەندین بەرهەمی ناوازەی هەیە، بەڵام لە کاتێکدا تاکو ئێستا خاوەنی یەک بست زەوی کشتتوکاڵی نییە. وە خۆی باسی دەکات کە ١٨ بیر و هۆشی بەکار نهێناوە، بەڵام داواش لە حکوومەت یارمەتی کوردستان دەکات بۆ ئەوەی ساڵی داهاتوو بەرهەمی ناوازەتر بەرهەم بێنێت پاڵپشتی بکەن. لە 24 کاتژمێر تەنیا 3 کاتژمێر خەوی دەدەکەوێت وە خۆی دەڵێت ئاگەی لە هەموو بەرهەمەکانیەتی و دەزانێت کامیان نەخۆشە و کامیان پێویستی بە چارەسەرە. ئەوە جۆرەکە لە شفتیا زەردەکەیت کە تەماشایکە ماشەڵڵا چەند جوانە. هەتا ئێستا ینی لەو بەرهەمە زۆر کەمە لە کوردستان هەر نەمدیکە بە خۆم نەمدیکە ئەوە یەکەم شتی لە ڕووی زەردەوە تامەوە جیاوازی زۆر هەیە. ئەسکەندەر جوتیارە نمونەیەکە پەیامێکی بۆ حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان هەیە و دەڵێت باچی دیکە پارەکانمان نەچنە دەرەوە. داوا دەکەینە سەرۆکی حکوومەت و لە لایەنی بەرپرسی کشتتوکاڵەوە هاوکاری جوتیار بکەن، بازاڕێکی بۆ جوتیاران بدۆزنەوە کە بەرهەمەکانمان ساخکەنەوە بۆی ئێمە
زەرەرمان نەبین و سوود وەرگین لەو بەرهەمانەی خۆمان لێرەدا ئێمە بە هەوڵ بدەین پارەمان نەستە دەرێ بەرهەممان مستە دەرێ چەند ڕۆژێکە بەرهەمی شووتیە ڕنگ زەردەکە پێگەیشتووە بەڵام هێشتا خەڵک ئاشنایەتی لەگەڵ دروست نەکردووە شفتیم هەبووە 25 کیلو هەمان شفتی ڕەش وەڵا 26 کیلو لە هەمان کاتدا جوتیارەکە کۆڵ نادات و بە هەموو توانایەکی هەوڵ دەدات ڕەنجی ماندووبوونی بەدەست بهێنێتەوە هێم نهێنی کوردستان 24 هەولێر بەڵێ ئێستا وەرزی پێگەشتنی چەندین جۆری میوەی لە هەرێمی کوردستان و جوتیارە نمونەیەکەش لە هەولێر چەند جۆرێک لە میوەی جیاواز بەرهەمەهێنێ بە تایبەت شووتی جایسا جوتیارەکە لەگەڵمانە لە ستۆدیۆ کاک ئەسکەندەر حەیدەرە کە پێوترێت جوتیارە نمونەیەکی هەولێر بەخێر هاتی کاک ئەسکەندەر بەیانیت باش و ڕۆژێکی باش بانی گۆش باش و زۆر سپاسان دەکەم و زۆر سپاس کاک ئەسکەندەر ستۆدیۆت پڕ کردووە لە میوە و سەوزەی جیاواز وەک خۆت ئەڵێ ئەنجا سەرەتا پێم بڵێ ماوەی چەند ساڵە خەریکی ئەم کارەی بەڵێ کە ئەو پیشەیە لە باو باپیرانەوە بۆ ئێمە مایتەوە کە من تەمانم بڵێن لە ساڵی هەشتاودووە هەموو شتێکم لە فکری خۆمە کە لەگە باوکم بوومە ناو لە بواری کشتتوکاڵەوە کە گوندی گاینزیش تاکە گوند بووە لە دەشتی هەولێر و دەشتی بەڕانەتی بە تایبەتی تاکە گوند بووە لە ڕووی کشتتوکاڵەوە هەتا ئێستاش ینی لە ڕووی بەرهەمەکانیانەوە لە ڕووی کشتتوکالەکەیان زۆر سەرکەوت و بوون الحەمدوللا بەڵێ باشە ئێوەش هەر لەو کاتۆ دەستان پێ کردووە ئێستا جیاوازی بەرهەمەکانی تۆ چییە چۆن بوویتە جوتیارێکی نمونەی بەڵێ بە تاقیکردنەوە بەڵێ ساڵانە بە تاقیکردنەوە کە گەیشتمە و ئاستەیە ینی کە پێمەڵێن جوتیارێکی نمونە ئەم قسە قورسە بۆ خۆم بڵێمەوە من خۆم بە خزمەتکاری ئەم کوردستانە ئەزانم ئەمەوێ خزمەتی ئەم کوردستانی خۆم بکەم کە من ساڵانە چەند تاقیکردنەوەکمێ لە ڕووی پەتاتەیە یان لە خیارەیان لە شووتە لە هەموو بەرهەمەکان لە هەموو بەرهەمەکان من تاقیکردنەوەم هەیە ساڵانە ئەوجا کە ئەوەی سەرکەوتوو بوو من پیشانی براجوتیارەکانە دەم و لەبەرەوەی باسوودی وەرە بگرن یان لە ڕووی ڕێنماییەوە کە داوام لێ دەکەم ڕێنماییان پێیادەم کە هەر جوتیارێک لەسەر ڕێنماییەکەی من بڕوە لانەدا لە ڕووی ئینتاجەوە مەحاڵە زەرەرکردنی حەقم لە بازار نییە باشە حەزکردن بۆم تاقیکردنەوەیە ینی چۆنە خۆت ویستوتە جیاوازی دروستکەی لە نێوان بەرهەمێک کە چەندین ساڵە بۆ نمونە شووتیمان بینیوە سوورە تۆ جیاوازیت کردووەکو بینیمان لە فیچەرەکەیە شووتیەکە ناوەوەی بۆتە زەرد ئەمە حەزی خۆت بۆیە ویستوتە چۆن دراسی بکەیت ئەمە حەزی خۆم بووە بۆی کە حەزی خۆم بووە با ئێمەش وەکو ئەو وڵاتانە باشتی جوانمان هەبی دوێنێ شەوی ڕابردوو ئەم شوونە شەوی ڕابردوو لە دۆشێ بووم شووتی زەردم بردبوو بۆی کە 95 خەڵک نەیبینی بوو ئەیان گوتە من ئەمە چییە ینی نان بینی بوو بۆیش کە من کە بردمە دۆ گوتم با خەڵکە پێ ئاشنابی بیبینی کە ئەم ساڵی ڕابردوو کە لۆک تاقیکردنەوە کردم گوتم بزانم لەگە کەش و هەوایەکەمە ئەو شفتێ گونجاوی چۆن دەردەچێ لەخوا بە زیادبی سەرکەوتوو بوو بەس ئەم ساڵ ینی کە بە چای خۆتان بیبن ینی بەخۆم قەت بەخۆمەوە قیاسم نەکردەوە ناو سەرکەوتووە بی الحەمدولله ینی زۆر دڵ پێ خۆشم بۆ بەرهەمەیە ئێستاکە لە پێشمە زۆر ینی قەت ئەو قیاسم نەکرد ئەو بەرهەمە جوانە دەربستن هەمیشە دڵخۆش بی کاک ئەسکەندەر جا پێم بڵێ ئەم شووتیانە چۆنە چونکە کە هێنات وتە هەریەکەیان تامێکە هەریەکەیان جۆرێکە ئەلێو بۆم باسکەم شووتیانە جیاوازیان چییە بەڵێ هەمیان جیاوازی تێدایە بەس کە زەردی تایە بەس لە ڕووی قەبارەکە جیاوازی لە ڕووی قەبارەکەمان هەیە قەبارەکەی و ڕەنگەکەشی ئێستا ڕەنجیەوە ئەمە چەند زیایە ئەوە لەگەوەش زیایە چۆنەی زانی ئەزانم خەتورد و خەت درشت خۆم ناوەکەم بۆی داناوە باشە خۆم ناوەکەم بۆی داناوە ئێستا ئەمە لە هەمیان زیاترە هەزەردا ئەمە زەرزەردە بۆی کە خەتەکەی تۆخترە و بچووکترە سەوزەکەی زیاترە ئەوە تەدعیمە یا مەتروبە ڕەجیم کردیتە کودی چکە ئێستا من تاکە کەسم لە کوردستان
مەتروبەی شفتی دەکەم لە کوردستان و عێراق بەڵێ حەزەکەم چی و چیەکەی چه تامێک بۆ نمونە کە ئاڵی ئەمە زەردەنجا ئەگەر بکرێت چۆن بزانین ئەمە زەردە ئەشکێنی دڵێت بەڵێ ئەیشتێن بە سێشە نەشگەیە نەگەیە بەس بۆیان زۆر گەیە ئەمەوانە دڵم نایەوە بشتێنم باخت دەی باشە ئەمانەت دۆشێنم ئەوە دەشێنم ئەمەە ئەوە ئەوی تر هەموو ئەشتێنم بەس ئەمەە باشە کە بۆی ئەوە کە تەدعیمکردن ڕەجیم کردیتە کودی کە کودی ڕێژی کودی لەو وڵاتانە هەموو بەرهەمەکانی وان ینی ڕزقەکانیان مەتروبەیە لەبەرەوەی کە مەتروبەیە لە هەموو عەرزەک بیکەی ئەبی بەس شفتی ڕێژی شفتی تەبیعەتەشی خاصی هەیە وەکو هیچ ڕێگەکانی کەنیە یعنی ئاردی نوێی دەوێ ئەگە بتوێ بەرهەمەکە جوان و باشبی ئاردی نوێی دەوێ بەس لێرەش ئەمە ئەوەندە عەردەن نووە فەلاحانە لە شێ بینن هەساڵێ لە جێک لە جێک کاسە من لە ڕووی تو بۆ یان لە ڕووی ئەوە متابعام کرد هەستم دەستم بە مەتروبەکردن کرد تاقیم کردەوە لە سواز و خۆی گەورە سەرکەوتو بووم لە تاقیکردنەوەکە کە یەکجاری کە دەستیشم پێ کرد و زۆر سەرکەوتووە هەستم کەم 2 ساڵە شفتێ زەردم مەتروبە کردیان گوتم زانم ئەو چۆن سەرکەوتو دەبوو ئەویش زۆر زۆر نەزەحەتەشی باشینە ساش لەبەر چاوانە بەرهەمەکان هەمووی با ببینین بزانین شوتێ زەردەکە چۆن ئەگەر یەکێکیان بشکێنی بۆمان با لەمە دەست پێکەین باسی وەکەن ئەوەیش دەکەن ئینشاءالله باش ئەمە ئەتوانی ئەلە بەسەر ئەمە داینێن بۆی بەڵێ داینێن ئینشاءالله ئەمە بیدە من با ئێرە چکاتە نەشێنم ناتوانم هەموو شتەکانیشت لۆ باسکەم چکە لە بۆی با جیاوازیەکانی ینی کامەیان کاک ئەسکەندەر ئەمە ئێستا کە ئاوە ئەو ڕەنەی هەیە چۆتە بازارەوە خەڵک بیکرێ و هەڵ ینی بیکاتەوە شتێکی سەیرە بەلایەوە بەڵێ ئێستا من لە بازارەوە هاتیمە شوتیمە لەوێ جێشتیا باشە ینی زۆر 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 وا لەوێ واشفتی و خەڵکەکە ئەیکڕن زۆری خەڵک زۆر حەزیلێتی خەڵک زۆر نەیبینیە کێشەکە ئەوەیە بەڵێ کە ئەشی خۆن زۆر ئەلێن لە سوورەکە جوانترە ئەمە بیست ڕۆژی مایە پێ بگا ئەوە هێشتا ماوێتی ئەمە چییە؟ با ئەمەش تەواو بکەم بە هەمان شێوەی هەر شووتێکی ئاسایی کە پێشتر بینی ومانە ناوەکەی سوور بووە هەرەوەندە کاتیەوێ بۆ پێگەیشتنی نان یان زیاتریەوێت شوتیە زیاترەوێت حەزەکەم ئەمە با دەرکەویتن ئەمە زەرد و سوورە ئەوە چۆنە ئێستا زەرد و سوور دەرچووە بۆچی ئەوە زەرد و سوورە باشە تامی چی و چییە؟ مەتروبەی چی کردووە؟ مەتروبەی کودیا باشە ڕەجی کودیا کە ئێستا ئەوە هێشتا زۆری ماوە ئەوە بەلایانی کەم هەفتەشی مایە بەس ئەمەیان هێشتا 10 ڕۆژی مایە زیاتر هەمان شفتیە سیر ناوەکشی باشە ئەگەر کەسێک بیبینێ ئەوە هەستەکان لە دیوی دەرەوەی شوتێکی پێگەشتووە خۆت سەرپەرشتیەکەی بەڵێ خۆم لە کێڵگەکە بۆ نمونە لەو بەستانەی کە چاندوتە خۆت سەرپەرشتیانەکەیت کامە پێگەشت و کامە بەڵێ خۆم ینی ئەزانم لە دوورە ئەزانم ئەو شتێکە تەواو بووە کە پێگەیە ئەو شتانە هەموو خۆم ئێستا حەزەکەم چەند ڕوونکردنەوەی بدەم لەسەر ئەو شتیا فەرموو ئەلێرە دانیشە بۆمان باس بکە ئێستا ئەوانە هەمووی هەزەردە هەمووی زەردە بەڵێ کە هەمووی زەردە حەزەکەم ڕوونکردەوە ئەوەش زەرد و سۆرە هێشتا تامەکەی ڕەنکەی گۆڕامەکو هێشتا ماوێتی پێ ئەمایەتی بەس لێرە زۆر کە باسیشم کرد لە بەرنامەکە بەقەدر جوانەگەیەک دڵم پێی خۆشە ینی کە ئەیساش کە شتێمشکە ئەمە ئەم پیسەیە زۆر بە مەقاومە خۆڕاگرە نمونە ئەو بەقاڵێک کە لەمە دەکڕی با هەفتەیەک لە دوکانەکەی بمینێتەوە کێشەی نییە شتەکەی تێک بچێت هۆکاری ئەوەی کە زەردە؟ نا هۆکاری ئەوەیە ئەو پیستەی قەیمە ئێستا ئەوەیە دەشتێنم وەکووە نییە بەرگەی مانەوە ناگریت باشە تۆ خۆت زانیاریەیە بەو کەسانی کە لێتەکڕن پێیان بڵێ ئەمە زیاترە مێنێتەوە ئەویان ماوەیەکی کەمتر بەرگاگرێت خۆشیان ئەزانن خۆیان ئەزان و هەندە شیر نازانن ئەوەش هەیە چکە هێشتا من ئەو ساڵیش ناتوانم بیەخمە بازار ئەوەش ناتوانم ئەو ساڵیش بیەخمە بازار باشە کاک ئەسکەندەر نمونونەکەت هەر لە بەرهەمی خۆماڵی وەرگرتووە و دواتر متوربەت کردووە یان بۆ نمونە تۆی دەرەوەیە هێناوتە تۆی دەرەوەشم هێناوە بەس بە خۆشم زۆری مەتروبەم کردیا بە خۆم زۆری
هەندێک نهێنی هەیە ی خۆمە قەینا نهێنیەکان هەندێک شتەیە لای خۆمە ی خۆمە ئێستا قەیناکەیان شکێنیت زۆر خۆشەوەتی وەکو جوانەگایەک سەر بڕم بەتاکیت ئێستا من ئەوەی ناشێنم باشە ئەوە جیا لێرە قەبارەکەی شکلە شتن جوانیە بەڵێ سبێنێ یعنی شفتێشی زۆر ئەوەیە پێگەیشت و ئاوا خۆی شەقی بردووە نا ئەوە ناو سیارە شەقی برد بە عەرزی کەتیا ناو سیارە ئەوەش هەر ڕەنگی زەردە بەڵێ کاگە ئەسکەندەر تەنها بە کودی کە متوربەیەکەی و ڕەنگە دەرەچێت ماشەڵڵا شتەشی چەند جوان تامەشی تایبەتیشەیە زۆریش زۆر تامەشی تایبەتی خۆی هەیە ئەوە هەر شیرینە زۆر شیرینە ئەجا با لێرە ئەو ڕوونکردنەوەکەش لەسەر پیستی ئەستورەکە و تەنکەکەی ئەویان پێستی تەنکترە بەڵێ بەتاکت ئەویان پیستی تەنکە باش شکلەشی جوانی ینی دیکۆرێکی جوان هەیە بازەوە پیستەی تەنکە ئەوە ڕەشە بەس ئەوە پیستەی زۆر ئەستورە بەڵێ ئەوە زۆر سەرکەوتو دەبیتن زۆر ینی کە ئەمە ئیشەکەی ناودا دەکەین ئەوە زۆر جیایە لەگەوە ئەوە بەرگەی مانەوە ناگری وەکو ئەوە بڵێن کەواتە توانی بە ڕێژێکی زۆر لەو شێوازە بەرهەمبێنی بۆی بتوانین بچێتە بازاڕەکانی کوردستانەوە ساڵی ڕابردوو یەک شتی مەبووە بەڵێ ساڵی ڕابردوو یەک شتی لەوەم هەبووە ئەم ساڵ زیاترم کردیا ئەم ساڵ جا کاکە ئەسکەندەر شتیەکانە هەمووی لێت کرد ئەنجا بابینە سەر باسی پەتاتە و خەیارەکە مەبەسم لەسەرەوە ئەوە مەتروبەکە مەتروبەی بەڵێ مەتروبە لە هەمان یەک تۆیە هۆریشی یەک تۆیە لۆ تۆیەکە یەک تۆیە بەس ڕەنج سەیری ڕەنگەکانی کە ئەوە چەند سەوزی جوانترە ئەوە سەوزێکی کاڵترە زۆریش بەس لێرەدا چییە ئەوە تەطعیمی پێ دەڵێن ئەوە تەطعیم نییە بەڵێ ئەوە ئەگە پێ بگا 20 ڕۆژ لێی مەکەوە لە بڕکەکە بەزەوە ناتوانێت ئەوەندە ڕایگری ئەوە زوو دەبی بیبێ بە وازار ئەم بەقاڵەیان ئەم کاگەسکەندەر چەند ساڵیەوێت تا خەڵکی ئێمە یاخود بەقاڵەکان بەگشتی جوتیارەکان ڕادێن لەسەر ئەم شێوازە یاخود لەسەر ئەم بەرهەمانەی تۆ کە بۆ نمونە ئەمە چەند ڕۆژەمێنێتەوە چنێکیە بێت دەسەوڕەکەی ئەم ساڵ خەڵکی سەر ڕابێت بەوە ناڕانایە ماوێتی زۆرمان ماوە چۆن پێویستەکە زانیاری زیاتریان پێبیت من هەر 24 ساعت من زانیاریان پێدەم لە هەموو بواری من چکە ئێستا لە بواری خەزراواتەوە شارەزایەک خی گەورە ئەو بەهرانەی بە مندایە نامێش بیشارمەوە دەمێ بیبەخشم بە خەڵکەکەی خۆم و سوودی وەرگن و ئیسفادەی لێ بکەن با ئێمە با بەرەو پێش بڕۆین با بەز نەوەستین با نەوەستین باشە کاگەسکەندەر ئەم پەتاتەیە جیاوازەکەی چییە؟ ئەمە هەر لە کێڵگەکانی ئێرە بەرهەمەهێناوە بەڵێ ئەمە هەلە کێڵگەکەی خۆمە و خزمەتکردن وای لێکات بەڵێ خزمەتکردن یعنی بەس مەیچینەوە بەجێی مێلا بەڵێ یان بەس ئاوی دە و تاوا بنج کە چاند و بەس ئاوی دەی بەجێ بێ ئەمە نا ئەمە وەکو مناڵی ساوا وایە کوشت و کاڵ وەکو مناڵی ساوا وایە یعنی چەندی خزمەتیکەی گەشەی زیاترە ئینتازی زیاترە بەرهەمەکانی جوانتر دەبیتن هەمان تۆ خەیارە کە جوتیارەکانیش دەیچێنن هەمان تۆ خەیارە سەیری خەیارەکە حەز دەکەم بە کە نەماش تۆلۆیە هەر حەزم کرد بە بەو شێوەیە بیتن ئەوە خیاری ینی تازە پێگەشت و لێتان کردوتەوە چەند جارێکی بردیتمانە بازان خیارەتی زۆر ڕەش و جوان تامیشی جیایە هەمان تۆ خیاریشەوە جوتیارەکان دەیچێنن کامیش دەیچێنن بەس هۆ کاری خزمەتەکە چییە من ڕۆژێ 2000 ئاوی دەدەم باشە کاگەسکەندەر ئەم ساڵە زین وشکە ساڵی بوو ساڵێکی قورس و سەخت نەبوو بۆ جوتیاران بەڵێ بە تاکید ساڵی قورسەکەی چیە جوتیار هەیە ئێمە پێ دێنێن زبلی دەوازینی فەرش کرد بە عەرزەکە سوودی لێ نەدیت ئازە پرسیاریان لەم دەکرد بیستانەکەم شینایەکەم گەشە ناکە بێتاقەتە زبلم پێدا کردیا وام لێ کردیا پیانم دەگوت کاکە زبلی دەوازین ئەم ساڵ سوودی نەبوو بۆ جوتیار لە بۆی باران لێ نەدا ئەم زبلە ئەم قووەتە ئەم بڵێن ئەم تامە تەوزیح کاتن بەو عەرزەوە ڕێگەکە وەریگری و گەشەی پێ بکە دەبی مەسرەفی جوتیار زیاتر کەتە سەرشانی لەبەرچی دەبێت چیمیای زیاتر بەکاربینیتن لەوەی
چکۆ بە حکمیەوەی کە بارانەکە نەباری ئەوجا زۆر جوتیار هەستی بۆ شتە کردێ زۆریشمان هەستیان پێ نەکردیان بەڵێ کاک ئەسکەندەر پێم وابێت تەماتەی ڕەشیشە بەرهەمهێناوە بەڵێ تەماتێ ڕەشە و پێگەشتووە جارێ ناوەڵە ماوەتی بۆچی تەماتەکە ڕەش بۆ بەچی بەخۆی تۆیەکە ڕەشەوە لێرە هێناوتە ناو لە دەرێ لە بۆ میاهێنا و هەر حەزم کرد بیچین و گوتم بزانم ئایا لەگە کەش و هەوایەکەیمە چەند گونجاوە ئەتوانی بەرهەمی زیاتر هەبێلی من ناتانم جاری بڕیار لەسە بدەم چکە لە بەرەوەی حتا تاکید نەبم سەڵ سەرکو ئەو بەرهەمە ئێستا لە بەرچاوانە ئەگەر نەزاحەت نێنی من هیچ شتێکی باز ناکەم و بە هیچ زووتارێکیش ناڵێم چکەتی لە تاقیکردنەوەکی خۆت تاکید نەبم هیچ شتێکی باز ناکەم هەر باسی ناکەم ئەسڵ نەک بیدەم بخەم کە سەد دەرچوو ئەوجە من بە زووتارەکانی دەبڕم ئێستا من 3 ساڵە ئیژە سەپەتاتە دەکەم 3 ساڵە 180 بڕیان 180 چوومە پێش 20 مایە ئایا لە ساڵی دابێ خوای گەورە یارمەتی مدا ئینشاڵڵا سەرکەوتوو دەبم نابم نازانم سەرکەوتوو دەبم یان نەهاتەزم بەس هەتا 180 هاتیمە بەڵام ئەو کاتێک کە سەرکەوتوو بیترە توانی ئەو زانیاریانەی خۆت ئەو بابەتانەی خۆت یاخود پێی گەیشتووی لەگەڵ هاوڕێ جوتیارەکانە بەشی بکەیت بەڵێ بە تاکید ینی زۆر هاوکاریان بوومەوە هاوکاریەکەشم چیە بۆ خوایە بۆ هیچتر نییە حەز دەکەم ئەمە بەهرەکە خوای گەورەکە بە منی بەخشیە چکە خۆم هیچ نازانم هیچ شتێک نازانم ئەگە خوای گەورە نەبێ ئەگە ئەو یارمەتی نەدا ئەوجە منیش دەیبەخشم نایشارمەوە کاک ئەسکەندەر لە ناو فیچەرەکەی کە هاوکارمان کاکێ من کردبووی لەگەڵتە باسیەوەت کرد یاخود باسیەوە کرا کە تۆ پارچەیە زەوی خۆت نییە لەسەر چه زەویەک ئەم کارانەکەیت بەڵێ نەوەڵایەک عەرزم نییە زەویم نییە من لە کەناڵەکەی ئێوە حەز دەکەم سەرۆکی حکومەت هاوکاریم بکە لە بۆی پارچەیەک زەویم بداتێ ئەگەر پارچە زەویەکم هەبێ من نالێم زۆر لەوە جیاواسر بەس بڕواشم بەخۆ هەیە شتی زۆر لۆ کوردستانەکەم بیکەم زۆر بڕوان بەخۆ هەیە ینی لەوەی زیاتر بوو بەس کە ئێستا 180 فکرەکەی من مشغوڵە لۆی عەرزی خۆم نییە ناتوانم هەموو شتێک بکەم ناتوانم لۆی کە ناتوانم کە لە موعیدی وەختەکەی خۆم کە تەواو بوو من دەبێت عەرزەکە بۆ ساحێبەکەی بەجێ بێلم و تەسمیلی کەمەوە ئەوە کرێی ئاردام چکە من ئەگە عەرزی خۆم بیتن ئەوە ئینشاڵڵا زۆر دڵم پێ خۆش دەبی کاری زۆر شتی جوانتر و بەرهەمی جوانتریشم هەبێ بڕوان بەخۆ هەیە لێ ئەوزە لێرەش حەز دەکەم کە داوا لە برا گەورە دەکەم خاوڕێک لەم بداتەوە لۆی هەندە عەرزم لە بۆ دارینکە دا کوشت و کاڵی کوردستانەکەمان وەکو ئەو وڵاتانە بپێشکەوی دڵنیاش بە دڵنیام لەوەی زۆر زیاتریش بە پێش دەکەوێت ئێستا پەتاتە هۆڵەندیە هەمان شەریکەی هۆڵەندە سەری سوورما بوو لە پەتاتەکەی من خۆیان سەریان سوورما بوو خۆیان ئەو پەتاتەمانەمە پەیوەندی بە پیت و بەرەکەتی خاکی کوردستانیشەوە هەیە بە دڵنیاییەوە هەمان تۆ پەتاتەشە فەلاحەکانی ژە خایسین لێرە ئەمەشەیە ڕاستە هەمان تۆیەکەیە وە لێ هاتووی جوتیارەکەش تۆیەکەیە ئەشیچینی سەرکەوتو نییە زۆر باشە زۆر سوپاس کاک ئەسکەندەر بە هیوای ئەوەی کە خەرمان بەرەکەت بێت و ئینشەڵڵا بەرهەمی باشتر و جوانتر ببینین بێگومان جوتیاران و خەڵکیش بەگشتی چاویان لەوەیە کە تۆ بەرهەمی جوانتریان پێشکەش بکەی زۆر سوپاس بۆی کە ئەمڕۆ میوانی پرۆگرامی ڕۆژباش بووی بەخێر هاتی زۆر سوپاسان دەکەم و منیش خۆشحاڵم و سوپاس بۆ برادرانی نە پشت کامێرەوە و ئینشاڵڵا خۆی گەورە هەموو لایەکمان سەرکەوتوو دەکەم ئینشاڵڵا زۆر سوپاس سوپاس ئێستا با بەیەکەوە بزانین ڕەوشی کەشوهۆی شارەکانی کوردستان چۆنە
کوردێکی دانیشتووی وانی باکووری کوردستان یەکێکە لەو 6 کەسانەی جیهان کە زمانی ئۆراتۆ زانێت و زانیاری لەبارەی شارستانیەکەیەوە هەیە. ئەو دوای خانەنشینبوونیشی بەردەوامە لەسەر کارکردن بۆ پاراستنی ئەو شارستانێتی و گرنگی پێەیە. داواشەکات کە خولی بۆ بکرێتەوە بۆی خەڵک فێری ئۆراتی بکات. چونکە تاکە کەسە لە تورکیا و باکووری کوردستان ئۆراتیە زانێ و دوای ئەو کۆتایی پێدێت. محمد کوشمان هشتویک سالی لباجه روانه باکوری کردستان دجی لجیهان یک جشش کسانه کو زمان اورارتوی دزانه تاوی خاننشین جی بویه لی روزانه تیکل ها چاوشتپه یا نافچه پایزاوا و پارزوانی لیدکه. محمد کوشمان 58 ساله پارزوانیا کل ها چاوشتپه یا نافچه پایزاوا دکه. کوشمان جبو زیندی هشتنا زمان اورارتوی تشتا جدستیوی تیدکه لجیهان یک جوان 6 کسانه زمان اورارتوی دزانه. محمد کوشمان دیار دکه کسین وی زمانی دزانن گلک کم بونه او دیار دکه کو ایدی پیر بویه و نکاره وکه پیویز باخوه. محمد کوشمان با آوائی که خوابخش لکل ها چاوشتپه کار دکه. کوشمان ده زانین گوی تمنی خود بروی یکی ده دایه و دما گشتیار نافخو بیانی سردانا کلهه دکن او الفوبه اورارتوی جوان را شیروه دکه. هر وها تابلو رستکین نویسینین اورارتوی لسر چه دکه و به وی یکی ده بارا جیانا خود دکه. İlk başta dingir, tanrı kelimesi geçiyor. لترکیه زانینگه سومرولوژی و هیتولوژی هنه. لتنه بشکه جیا زمان اورارتوی تونه. نه لجیهان کسین وی زمانی دزانن گلک کم بونه. کسین دزانن جبلی من تو کزدن نکاره جمال در بکفه و کال بونه. ددمک نیز دل ترکیه کسک وی زمانی بزانه نامینه. و به وی آوای اف زمان وی جناف بچه. من جه همو پارێزگارên وانە را پێشنیار کرد و چەند خوێندەکاران بدەن من. ئەزێ وان فێری وی زمانی بکەم لێ مەخابن کەسێ ئالیکاریا من نەکرد. Yüksek rakımlı yer anlamındadır. A men nişebi ma'u همو تمنی محمد کوشمان لکل ها چاوشتپه در باز بویه او رادگهینه گوبت آواکی گشت نکریه و هاد بیجه. Sübhan orijinal adı Urartu'yu tabii hatırlıyorum. حیاوی تەمەنی ئەس نزانم گەشت و سەیران چنە. Ülkemizde ئەس تجاری نەچوومە سازی و داوەتە. تەنێ وەرزێ دوو ڕۆژ دەما من هەنە. ئەو ژی ڕۆژێن جەژنا ڕەمەزان و قوربانێنێ. bir tek dal yok. Beni sorarsanız ben محمد کوشمان دست نشان دکه که او حیرانی کل ها چاوشتپه و جبروه یکی روزانه سردانا و کل هدکه. Sayın Valim bana 20-30 tane öğrenci verin. گەر ئەس بخوازم دکارم وان پەرچەین کەڤران لە هەر جێهەکی بفرۆشم. دکارم لە باژارێکی وەکە ئانتالیا درۆژێکی دەوان کەڤران هەمویان بفرۆشم. ئەس سبەهان دەمژمێر 70 ڕادبم و بەر بکەلهێڤە تێم. پشترە دچم ئۆدەیە خۆ و چاودێریا کەلهێ دکم. Bilmiyorum gitmedim. کلها چاوشتپه لگنده چاوشتپه نافچه پایزاوا گریدای باجه روانه ناویوی به کردی کلها آسپشینه. اف کله ده سردما قرال اورارتویانی ساردوری و بری زاینه ده ناورا سالن 764 جبو 735 ده هاتیه آوا کرن. باڵندەکان ئەوەندە جوانن کە لە کوردستان چەندین جۆری باڵندەیە جاری وایە کە لە کاتی گەشتەکانە باڵندەی جیاواز دەبینین بەڵام دەگمەن بووە یاخود زۆر کەمبینیومانە کە باڵندەی کەنسما یاخود هەنگەچنەی پێڵن کە لە ڕنگ و دەنووک و پەڕەکانیەوە بووەتە جێگەی سەرنجی هاوڵاتیان و جیاوازیشە. گەشتیاران کاتێک کە سەردانی یاخود باکووری کوردستانەکەن ئەیبینن شتێکی سەرنجڕاکێشە باڵندێکی جیاوازە. ئەو باڵندەیە خواردنی سەرەکی هەنگە بۆیە پێشەوترێ هەنگەچنە. ژمارەیەکی زۆر لە باڵندەی هەنگەچنە بە شێوەی پۆلپۆل لە سنوورەکانی نێوان تورکیا و یۆنانەژین لەگەڵ هاتنی وەرزی پاییزیش ناوچەکە جێهێڵن. باڵندەکە لە ناو خۆڵدا چاڵهاڵەکەنێ و ئەیکا بە شوێنی مانەوە.
ئەوەش جیاوازێکی دیکێتی هێلانەی خۆی نەک لەسەر لقوپۆک و درەختەکان بنیاد بنێت بگرە لە ناو خۆڵە دروستێکە. باڵندەی کە نسمەیان هەنگەچنە لە وەرزی هاوین بۆ کوێستان و سروشتی پارێزگای ئەدرنە کۆچەکات و لە وەرزی پاییز بۆ ناوچەی گەرمەسێرەکان کۆچی پێچەوانە ئاکات. مێی ئەم باڵندەیە 4 بۆ 6 هێلکە ئاکات. دوای تروکانی هێلکەکان نێری ئەم باڵندەیە ئەرکی پاراستنی پێچووەکان نەگرێتە ئەستۆ. بەپێی ئاماری بەشی زیندەوەرزانی زانکۆی تورکیا لە کۆی 484 جۆری باڵندە لە وڵاتە 333 جۆریان لە ناوچەی تراکیان دەژین. واتە ناوچەی تراکیان ناوچەیەکە دەوڵەمەندە بە جۆرە جیاوازەکانی باڵندەوە کە یەکێکیش لەو باڵندانامەیەکەی بینن هەنگەچنە کە ڕەنگا و ڕەنگەکەی جیاوازەکەی وای کردووە کە سەرنجی گەشتیاران وە ئەو هاوڵاتیانی ئەو ناوچێش بۆ خۆی ڕابکێشێت. بابەتێکی سەرنجڕاکێش هەیە کە زۆر جار شوێنەوارناسان کە ئەگەڕێن بە دوای شوێنەوارەکانە یاخود ئەو کەسانێک کە کاری شوێنەوارناسیەکەن چەندین پارچی گرانبەها لە ئێسک بە یاخود لە ئەو شتانە بێت لە سەردەمێکی زۆر ماوەتۆ دەیدۆزنەوە. بێگومان ئەو کەرەستانە کەرەستەی زۆر پچەون بەڵام نەبووە یاخود زۆر دەگمەن بووە کە هێلکە بە ساغی بدۆزرێتەوە وەک چۆن لە شاری یاڤنی ئیسرائیل لە کاتی گەڕان و پشکنینی شوێنەوارەکانی سەردەمی بزەنتنیە لە ناو شوێنێکی پارێزراو و نەرمدا چەند هێلکەیەکی نەشکاوی مریشکیان دۆزیوەتەوە. هەر لەو شوێنەوارەی کە شوێنەوارناسان کاریان تێدا کرد مێژوەکەی گەڕێتەوە بۆ 1000 ساڵ پێش ئیسلام. نزیکە یعنی ئەگە بڵێن ئەو هێلکەیە مێژوەکەی گەڕێتەوە بۆ 2400 ساڵ پێش ئێستا. هێلکەکانیش دۆزراونەتەوە و ئێستاکاری وردبینی و تاقیکردنەوەی لەستەرەکرێت بۆی زانیاری تەواو لەسەر هێلکەکە بزانرێت. شوێنەوارناسانی ئیسرائیل لە گەڕان و بە دووەداچوونەکانیاندا لە شاری یاڤن هێلکەیەکی نەشکاوی مریشکیان دۆزیەوە. لە کاتێکدا خەریکی هەڵکۆڵین و کنەکردنی یەکێک لە شوێنەوارەکان بوون کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ نزیکەی 1000 ساڵ پێش سەردەمی ئیسلام. دواتر چەند هێلکەیەکی مریشکیان دۆزیەوە کە لە ناو شوێنێکی تەواو پارێزرا و نەرمدا هەڵگیرا بوو. شوێنەوارناسانیش بە دەستکەوتێکی دەگمەنی دەزانن. شتێکی دەگمەنە لە ناوچە شوێنەوارەکان زۆر کەم هێلکە دەدۆزینەوە کە دەشی دۆزینەوە زۆر جار تێکڵ یان پارچەیەکی بچووکێتی. لە ئیسرائیلدا شوێنێکی زۆر کەم هەیە کە هێلکەی تێدا دۆزراوەتەوە. بە هەمان شێوە لە جیهاندا شوێنی دۆزینەوەی هێلکە زۆر دەگمەنە. ئەوەی زۆر سەرنجڕاکێش بوو ئەوەیە کە زۆر باش پارێزراون. شوێنەوارناسانی بواری ئاژەڵ لە پشکنینە سەرەتاییەکان گەیشتوونەتە ئەو ئەنجامەی کە هەزاران ساڵ پێش ئێستا مریشک بۆ خواردن بەکار نەهاتووە و پێدەچێت وەک دیاریەک بۆ پاشاکان پێشکەش کرابێت. دواتر لە نەریتی بە خاکسپاردندا لەگەڵ پاشاکان بە خاکسپێردراوە. بۆ لێکۆڵینەوە وردبینی زیاتری شوێنەوارناسان پێویستیان بە کارکردنی سەخت دەبێت. هاوکات بەشی زیاتریان دەوێت تا بتوانن بۆ تاقیکردنەوەکانی DNA بەکاری بهێنن. لە ناو شوێنێکی پارێزراودا هێلکێکی تەواوی مریشکمان دۆزیەوە. هێلکەکە هیچ زیانی بەرنەکەوتووە بۆیە دۆزینەوەی شتێکی لەو جۆرە زۆر نائاساییە. ناتوانین ئەنجامدانی هەموو جۆرە تاقیکردنەوەکی بایۆلۆجی بەدەست بێنین وەک تێگەیشتن لە گەشەکردنی مریشک کە بەشێک لە خۆراکی مرۆڤەکان بووە و دەرخستنی هەموو ڕێگاکان لە مێژووی کۆنەوە بۆ سەردەمی مۆدێرن. لە چوارچەوەی هەڵکۆڵینەکان و لە فراوانترین پرۆژەی شوێنەواری گەورە و ڕوبەرێکی پیشەسازی فراوان و هەمەجۆری ئیسرائیل کە بۆ چەند ناوچەیەکی شوێنەواری ئەنجام دەدرێت و تایبەتە بە سەردەمی بێزەنتەنیا لە ناویاندا دۆزینەوەی هێلکەیەکی نەشکا و پارێزرا و بووەجێی سەرنجی شوێنەوارناسان و دەستپێکردنی چەندین تاقیکردنەوەی ورد و دەستکەوتنی زانیاری. بۆ یەکەم جار چیلی لە ڕێگەی سەدان پانێڵەوە سوود لە سەرچاوەی وزەی خۆر بۆ بەرهەمێنانی کارەبا وەرەگرێت. چیلی ئەوێت تا کۆتایی ئەم ساڵ کارەکانی پرۆژەکە تەواو بکات
تا ئێستا چیلی لە ڕێگەی خەڵوت و کاغەزەوە کارەبای بەرهەمەهێنا ئەمەش پێچێت بۆ ژینگە زیانی هەبوو بێت بەڵام بڕیاریاوە کە ئەم ساڵ سوود لە وزەی پاک وەربگرێت وزەیەکی کە زیانی نەبێت ئەویش بڕێکی زۆر کارەبا لە ڕێگەی سیستمی وەرگرتن و دانەوەی وزەی خۆر هەبێت وە کارەبا بەرهەم بهێنێت و کۆی بینن لە دیمەنەکانیشدا دیارە کە لە وڵاتی چیلی لە ڕێگەی پرۆژێکی زۆر گەورە و فراوانەوە کە وەرگرتنی وزەی خۆرە و دواتر بەرهەمهێنانی کارەبایە لە وزەیە. دیمەنی فڕینی باڵندەکان لەسەر کەناراوەکانی بەریتانیا بووەتە جێگەی سەرنجی گەشتیاران بۆ شارەزانی بواری باڵندە و ژینگە پێیان وایە کە ئەمە ئاسایی نییە چونکە ئێستا بەهۆی گەرمبوونی زەوی و پیسبوونی ژینگەی ئاستی ئاوی دەریاکان کە کەمی کردووە وای کردووە ئەو باڵندانە بەو شێوە ئاڵۆزە بفڕن و بڵاو بنەوە بەشێک لە هاوڵاتیانی ئەو وڵاتش نیگەرانن لە کەمبوونەوەی ئاستی ئاوی دەریاکان و مەترسیەکانی سەر ژینگە و سروشتە بە مەترسی سەر ژینگە و سروشتی ئەزانن ئەوەی لە دەستی دەدەن بە دەستی ناهێننەوە ئەمە زۆربەی ڕاو بۆ چوونی هاوڵاتیانی بەریتانیایە چونکە پێیان وایە ئەوەی کە ئێستا هەیەە ئەگەر لە دەستی بن جارێکتر بە دەستی ناهێننەوە. ئەمە ئەو دیمەنەیە کە لای ئارەزومەندانی باڵندە و سروش چەندین ڕێگەی دووری بۆ دەبڕن تا تەماشای بکەن. دیمەنی هەڵفڕین و ئالۆزبوونی پۆلی باڵندەکان لە سەرکەناراوەکانی بێمپتۆن لە بەریتانیا بۆتە جێگەی سەرنجی ئارەزومەندانی باڵندە. ئەگەرچی ئەم کەناراوانە بە جیهانی باڵندەکان ناسراوە و بەردەوام گەشتیاران ڕێگەی دووری بۆ دەبڕن تا کاتە خۆشەکانیان تۆمار بکەن. بەڵام شارەزایانی باڵندە بە جۆرێک دەیبینن کە ئەو دۆخە لەژێر هەڕەشەدایە بەهۆی گۆڕانی کەش و هەواوە. دەریاکانی دەورمان بە شێوەیەکی بەرچاو گەرم دەبن ئاستی ئاوەکەیدا دەبەزێت بەوەش لەمی ناو دەریاکە دەردەکەوێت و ماسیە بچووکەکان تووشی مەترسی دەبن و لە ناو دەچن. کەناراوەکانی یۆرکشایر گەورەترین شوێنی زاوزێکردنی باڵندەی دەریاییە لە بەریتانیا ساڵانە 250,000 کەس سەردانی ئەو شوێنە دەکەن بۆ ئەوی دیمەنی جوانی باڵندەکان لە نزیکەوە ببین و وێنەیان بچرکێنن. بەڵام گۆڕانی کەشوهەوا و ڕاوماسی زۆر ژینگەکە تێک دەدات و ئەوەش ئەنجامی خراپی بۆ داهاتوو هەیە چونکە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا ژمارەیان بۆ نیوە کەم بووەتەوە. لە بنەڕەتدا ئەوە میراتێکی سروشتیە پێم وایە ئەگەر پارێزگاری لێ نەکەین کەس ناتوانێت بیبینێت لە داهاتوودا ئەوەش ترسناکە بەڕاستی نامەوێت ئەمە بە منداڵەکانم نیشان بدەم. هاوڵاتیانی بەریتانیا نیگەرانن لە لەدەستدانی سروشتی ناوچەکەیان پێیان وایە ئەگەرەوەی هەیەە لە دەستی بدەن هەرگیز ناتوانن جارێکی دیکە بیگەڕێنەوە. حکوومەتی بەریتانیاش هەوڵ دەدات کە ناوچەی پاراستن دروست بکات بۆ کەمکردنەوەی ڕاوماسی لە هەندێک ناوچەدا. خانمان ئاگاداری خواردنی شلێک بن بزانین بۆ چونکە ئۆلگا کۆربڤلیا لە کە شارەزای بواری خۆراکی رووسیا داوا لە خانمانەکات ئاگاداری خواردنی شلێک بن بە تایبەت لە کاتی گەدەی بەتاڵدا کاتێک کە برسیتانە چونکە ئەگەر خانمان بە برسێتی یاخود بە گەجەیەکی خاڵی و شلیک بخۆن تووشی هەستیاری خۆراکە بن بە تایبەت ئەوانەی کێشەی کۆندامی هەرزیان هەیە یاخود کێشەی مەعیدەیان هەیە. ئەو شارەزایڵێت ئەو ئافرەتانەی دووگیانن یان شیردەرن نابێت شلیک بخۆن لە کاتێکدا شلیک دژە بەکتریایە و یەکێکە لەو میوانەی ڕێگری لە خانەکانی شێرپەنجە دەکات. ئەگەر بڵێم ئەمە زۆربەی خانمان پێدەچێت کە نەتوانن گوێڕایاڵی ئەو خانمەیە خۆدە و شارەزایە بن چونکە بە تایبەت لە کاتی دووگیانیدا هەندێک خواردن هەیە کە ئەو کەسە ئارەزوویە کات ناتوانێت کۆنتترۆلی خۆی بکات و ناتوانێت نشی خوارد بە تایبەت خواردنی شلیک. ئێستا باسی واکەین کە بە گوێرەی ڕۆژنامەی تایمس ئۆف ئیندیای هندی چەند ڕێگا و شێوازی هەڵبژاردننی جلوبەرەکەن کەواکەن قەد و باڵای خانمان بەرزتر دەربکەون.
هێڵی ستونی جلوبەرێک لە شولاری مرۆڤ ڕێکتر و بەرزتر پیشان دەدات واتە ئەگەر جلوبەرگەکە هێڵی ستونی یاخود هێڵی تیابێت و ڕێک بێت ئەوە قەت و باڵای ئەو کەسە بەرزتر دەرەکەوێت و جلوبەرگی یەک ڕەنگ دەبێتە هۆی ئەوەی کەسێکی بەرزتر لە خۆت دەربکەویت ئەگەر جلەکان یەک ڕەنگ بێت هەمە ڕەنگ نەبێت و جلوبەرگی تەسک و نووساو بەجەستەوە قەد و باڵایکی بەرزتر یاخود ڕێکتر بە توو ئەبەخشێت ئەگەر تەسک بێت و جیاوازیە بێت لەبەرکردنی جلوبەرگی یەخەی ژمارە حوتی وا دەکات کەسەکە باڵا بەرزتر دەربکەوێت واتە بە تایبەت ئەو خانمانەی کە گردنیان کورتە ئەگەر بێت و یەخەیەکی حوتی بێت یەخەکەت حوتی بێت ئەوە بەشن و باڵات بەرزتر دەرەکەوێت و کەمتر هەوڵبەن لە خۆتان بپارێزن لە ئەو جلوبەرگانی کە یەخەکانیان خڕا بە تایبەت ئەگەر بەشن و باڵات کورت بێت و بە پێچەوانەی قایشە ئەستورەکان قایشی کەمەرباریک باڵای خانمان بەرزتر پیشانەیەت بە تایبەت ئەگەر خانمان هەندێک پڕ و باڵاشیان مامناوەند بێت ئەوە قایشی پان جوان نییە ئەو جۆرە جلوبەرگانەی کەمەری خانمان بەرز دەکەنەوە واکەن قاچەکان درێژتر و باڵایەکی بەرزتر ببەخشن وەجگەلەوە پێڵاوی کراوە و پاشنە بەرز یارمەتی دەرن لەوەی قاچی خانمەکە درێژتر دەربکەوێت جگەلەوە جلوبەرگی درێژ و تەنورەی هێڵدار درێژ تا سەر پاشنەی پێ باڵای خانمەکە بەرزتر پیشانەدات واتە ئەگەر تەنورەکان درێژ بێت و هێڵدار بێت ئەوە ئەو خانمە جا بە تایبەت ئەگەر لەگە پێڵاوێکی تۆزە کعبی هەبێت ئەوە باڵات بەرزتر دەرەکەوێت سوودەکانی فاسۆلیای تەڕ یاخود فاسۆلیای سەوز بە تایبەت لە مۆرزەدا هەیە و بۆ شلە زۆر خۆشە فاسۆلیای سەوز لەگەڵ ئەوەی خواستێکی زۆریشی لەسرە لەگەڵەوەیە چەندین سوودی تەندروستی هەیە و دڵە پارێزێت کێشەکانی قۆڵۆن و ڕیخۆڵە چارەسەرەکات فاسۆلیای سەوز یاخود فاسۆلیای تەڕ چەندین پێکهاتەی خۆراکی گرنگی تێدایە و دەوڵەمەندە بە مادەی فلافول کریستین کایمفیریۆل و ڤایتامین سی و دژە ئۆکسان بۆیە سوودی زۆری بۆ تەندروستی هەیە لەم وەرزشدا فاسۆلیای تەڕ هەیە و توانین هەم بە شلە یاخود مەرەگە بەکاری بێنین یاخود ئەگەر هەندێک بیکوڵێنین تۆزێک سووری بکەینەوە ئەوە باشترە و سوودە تەندروستیەکانیشی کەمتر لە دەستەدان هەمیشە ئامانجمان بووە کە زۆرترین زانیاری و بابەتە سەرنج ڕاکێشەکان بە ئێوە ببەخشین بۆیە لێرەدا کۆتاییێنم با پرۆگرامی ڕۆژ باش بۆ هیوایم لە کاتێکی خۆش و ڕۆژێکی ئارامدا بمێنن ماڵاوە